بەڵێ ئێمە بڕیارماندا بەڕاستی ئالوەدا بخەین و ئاڵوێستێکمان هەبێت لەسەر ئەو بڕیارانەی کە دەرئەکرێت و ئێمە ئاگامان لێ نیە یاخود ئێمە زەرەرمەند دەبین تای. بۆ نمونە بەڕێز وەزیری کشتتوکاڵ بڕیارێکیان دەرکرد کە سەوزە بەعام ئەو بازی کە لەسەرێتی لا ببرێ. ئێمەش هەموو دەبان باری بار کردو و سارێکی سار نیوانیێتە خوارەوە بازی لەسەر لاچ و هەموو باری بار کردووە بە ڕۆژێ دوو ڕۆژ لەوە دووە یەکسەر بڕیارێک هاتۆتەوە لە دوای ئاسرا گەیشتۆتە مەرزەکان ئەڵێ ئەو سەوزانەی کە باجی لەسەر بۆ دووبارە باجی لەسەر لاچۆ ئەچێتەوە سەری بەڕاستی ئەمە تووشی زەرەرمەندێکی زۆرە بین ئەمە هێنامەنە بۆ نمونە لە 500 ناڕاتۆ 250 دینار کە باجەکەی لەسەر لاچۆ ئێستا ئەمڕۆ بیانمە بێن بە 650 دینار بۆمان دەست ناو زەرەرمەندێکی زۆر بین. بە هەمان شێوە ئێمە ئەو بەربوومامەی کە ئێستا باجی لەسەر و کای خۆمان نماوە ئێمە داوامان کردو کە باجەکەی لەسەر هەڵبژێرە بۆ نمونە پەتاتە نماوە ئێستا چولێ پەتاتە لە ئالۆی سلێمانیە بە 900 دینارە. یعنی بەڕاستی ئەمە ئەبێ کەسی شارەزا لێ کۆڵێتەوە بێتە ئالۆکان بگەڕێ بزانێت چۆنە پرسیار لە ئێمە بکە ئێمە دایم ئەو معاناتە ئەنا ئەزانین کە لە ئالۆکانی ئێمە چی کەمە چی زۆرە چی پێداویستی هاوڵاتیانە چی گرانە بێ. بەڕاستی ئەمە معاناتەکانمان ئەوەیە بۆی بڕیارمان داخست بەس ئێستا دڵخۆشکری چێتە لای بەڕێز قایمقام و بەڕێز ئاسایشی سلێمانی بڕیارەنداوە کە کێشەکانمان لە ڕێی وەزارەتی کشتتوکاڵەوە بۆ چارەسەرکەن و ئێمەش بڕیارەمانداوە هەتا ئەو ئەمڕۆ سبەی نێوەسین کێشەکەمان بۆ چارەسەرکرا بدە ئالوەدا ناکەین.